لەسەر بەردەوامی هێرشەکانی ئێران بۆ سەر وڵاتانی کەندا و سەرڕای هەبوونی ئاگربەست من میوانێکم هەیە بەڕێز عوسمان ئەنجەری شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە کوێیتەوە لەگەڵمانە. بەڕێز ئەنجەری ئەم کاتت باش سەرڕای هەبوونی ئاگربەست لە ناوچەکە بەڵام وەکە بینین هێرشەکان بۆ سەر وڵاتانی کەندا و بەردەوامە ئەمە بۆچی؟ سەرەتا سوپاس بۆ میوانداریکردنم، سوپاس دکتۆر عەمار بۆ قسەکردن لەگەڵ من. ئەم پرسیارێکی کۆنە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئێمە ئەم پرسیارەمان لە کەسانی پسپۆر کردووە، هەمیشە ئەو پرسیارشمان لێ دەکرێت، هەمیشە پرسیارە دووبارە دەبێتەوە. وەڵامەکەی زۆر سادەیە، ئەوەیە کە کۆمار ئیسلامی ئێران سەرباری هەموو بانگەشەکان، سەرباری هەموو پاساوە درۆکانی زۆر ڕوونە دەیەوێت کە پرسەکە بشێوێنێت، دەیەوێت زۆرترین زیان بدات لە وڵاتانی ناوچەکە، بە تایبەتی ئەو وڵاتە گرنگانەی کە کاریگەرن لەسەر جیهان، دەیەوێت کێکسەکە، دەیەوێت دۆسیەکە بشێوێنێت. لەبەر ئەوە ئێران دەیەوێت کە یاساکانی کۆمەلگەی نێودەوڵەتی بشکێنێت، سەروەری وڵاتانی کەندا و تێک بشکێنێت. ئامانجەکەیشی چییە؟ تێکدانی پرسەکەیە. باش وتێ پرسیارەکە کۆنە بەڵام بابەتەکە بەردەوامە، یعنی وڵاتانی کەندا و چی نوێیان پێیە بەرامبەر بەو هێرشانەی کە بە بەردەوامی ئێرانەی کاتە سەریان جگە لەسەر کۆنەکردن. بێگومان ئەمە پرسیارێکی زۆر شایستەیە. لە یەکەم ڕۆژەوە وەڵامدانەوەی وڵاتانی کەندا و هەمیشە بریتی بووە لە پاراستنی و هاوڵاتیەکانیان، پاراستنی سەروەریەکانیان پێشەوەی هەر بڕیارێک بدەن. لەبەر ئەوە تەنانەت دوای دەستپێکردنی شەڕیش وڵاتانی کەندا و بڕیاری ئەویان داوە کە خۆیان بپارێزن، هەوڵیان داوە کە دیپلۆماسیەت بخەنە سەروی پرسەکانەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەمە بەهۆی بێتواناییوە نەبووە، بەڵکو ئەمە وەزیری دەرەوەی سعودیە لە سەرەتای پرسەکە ئەوەی ڕوون کردەوە ئێمە ئارام دەگرین، بەڵام ئارامگریەکەیشمان سنووری هەیە. پرسیاریان لێ کرد کە ئایا سنووری ئارامگریەکەتان کوێیە؟ وتی بەرژەوەندی وڵاتەکەمانە. ئێمە پێمان وایە کە چارەسەری دیپلۆماسی باشترین چارەسەرە بۆ قەیرانەکانی ناوچەکە. ئێستا وەکو تازە بۆمان دەرکەوتووە کە ڕێگەی دیپلۆماسی باشترینە. هەندێک جار ئارامگری کلیلی خۆشگوزەرانیە، بەڵام پێویستە ئێمە سەرنجشمان لەسەر چارەسەر یەکلاکەرەوە بێت، سەرنجمان لەسەر تواناکان بێت. ئێمە سەرکەوتوو بووین لە بەرگریکردن لە خۆماندا، ئەو هێرشەکەکرا هێرشێکی زۆرتر نەبوو. باش کوێیت و تەواوی وڵاتانی کەنداویش بەشێک نەبوون لەم چەنگە، یعنی بەڵام زیان بەر بەرژەوەندیەکانی وڵاتەکە کەوتووە، یان بەر پێگە استراتیژیەکانی وڵاتەکە کەوتووە. سەرڕایەوەی ئێران بە بەردەوامی ئەڵێت من پێگەکانی ئەمریکا لەو ناوچەیە کەمە ئامانج. ئەم بیانوەی ئێران چەندە بووەتە هۆکاری تێکدانی بارودۆخی ئاسایش و ئەمنی ئەو ناوچەیە جیا لە لێکەوتە ئابوووریەکانی؟ ئەوە تەنها ئەمڕۆ نییە، تەنها پەیوەندی بە ئەمڕۆ لە ئێستادا نییە، بەڵکو ئێران ماوەیەکی زۆرە بۆ هۆکاری ناسەقامگیری ناوچەکە. هەبوونی بنکەکانی ئەمریکا کە باست کرد، هەبوونی بنکەکانی ئەمریکا دەگەڕێتەوە بۆ سەرەتای هەشتاکان. ئەو کاتیش بەهۆی هەڕەشەکانی ئێرانەوە ئەو بنکانە لێرە دروستکراون. هەردەم کاتێک باسی بەترسیەکانی ئێران دەکەین، کاتێک باسی سوپای پاسداران دەکەین، بە وردی دەیڵێن کە پاسداران ماوەی چەندەیەکە بوونەتە مەترسی. هاتنی ئەمریکیەکان بۆ ناوچەکە لە ترسی پاسداران و هەڕەشەکان بووە. ئێوە لە هەرێمی کوردستان باجی زۆر قورسانداوە. ئێمە ئەوە دەزانین کە هێرش کراوەتە سەرتان بەهۆی ئەو قەوارە دەست درێژی کارەوە کە هێرشی کراوەتە سەر هەرێمی کوردستانیش. ئەمە نیشانی دەدات کە ماوەی چەندین دێ ئێران سەرچاوی ناسەقامگیریە. زۆر باش. بەڕێز ئاماژە بووە کرد کە باشترین ڕێگای دیپلۆماسیە. بەم بارودۆخەی کە ئێستا هەیە لە گفتوگۆکان و دانوستان، ئەگەر بارودۆخەکە بەم شێوازە کۆتایی پێبێت، ئایا ئێران وەکو هەڕەشە نامێنێتەوە بۆ سەر کەندا و تەواوی ناوچەکە؟
بێگومان ئەمڕۆ دەبینین کە هەڕەشەکانی ئێران هەر بەردەوامن بەڵام ئەوەی گرنگ و پێویستە ئێمە ئەوە بزانین کە ئێمە مامەڵە لەگەڵ هەڕەشەیەکدا ناکەین کە ڕابردوو بێت بەڵکو ئێستا هەڕەشەی ئێران ماوە وڵاتانی کەندا و هەست بەم هەڕەشەیە دەکەن بەڵام ئێمە سەرکەوتنی زۆر گەورەمان بەدەستێناوە لە ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکانی ئێرانە نزیکەی لە 90 هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر وڵاتانی کەندا و تێکشکێنراون ئێمە لە سەرەتای شەڕەکەەوە ئامادە بووین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئێران و هەڕەشەکانی ئێمە سەرکەوتنی گەورەمان بەدەستێناوە سەرباری ئەوەی زیانی گەورەشمان پێگەیشتووە ئەمە شاراوە نییە خەڵکمان شەهید بووە ژێرخانمان تێک چووە فڕۆکەخانەمان وێران بووە منداڵمان شەهید بووە ئەمە گومانی تێدا نییە بەڵام ئێمە دەزانین کە ڕێژەی سەرکەوتنمان ڕێژێکی زۆر باشە ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئێمە ئامادەین لەگەڵ ئەوەشدا ئێران هەڕەشەیەکی توندا سەرکردەکانمان ئەوە دەزان ئێران هەڕەشەی و مامەڵی لەگەڵداگەن باش وڵاتانی کەندا و پێکەوە پێویستان بە چییە بۆ خۆ ئامادەکردن بۆ قۆناغەکانی دوایی ئەم بارودۆخ یەکەم شت ئێمە قورسە باسی قۆناغەکانی داهاتوو بکەین چونکە ئەگەری زۆر هەیە لە داهاتوودا ڕوو بدات بەڵام ئەگەر باسی ئێستا بکەین ئەم دۆخە بکەین بەگەر باسی ئەو پلانە بکەین کە وڵاتانی کەندا و هیانە بۆ بەرگریکردن لە خۆیان ئەوە ڕاستیە وڵاتانی کەندا و سەرکەوتوو بوون لە بەرگریکردن لە خۆیاندا هەر کەسێک گومانی لە ئامادەیی وڵاتانی کەندا و هەبێت ئەوە لە واقعەکە نازانێت ئێمە سەلماندوومانە کە لە ڕووی سەربازیەوە سەرکەوتوو بووین لە بەرپرسانەوەی هەڕەشەکانی کۆماری ئیسلامی ئێران ئێستا ئێمە پێشتر خەرجی سەربازیمان زۆر بوو بەڵام ئێستا دەزانین کە سەرکردەکانمان بە لۆژیکیانە توانیوانە پارە لە کەرتی سەربازیدا خەرج بکەن توانیوانە هێزی بەرگری تۆکمە بکەن سەرکەوتوو بن لە بەرگریکردن لە کەندا و ئێمە وەکو کەندا و بەردەوام دەبین لە گرتەبەری ڕێگەی ئارابی و سەلامەتی کە دیپلۆماسیەتە هەمیشە داوامان کردووە کە بۆ نمونە لە ئۆکرانیا و رووسیا لە قەیرانەکانی جیهان داوامان کردووە بە ڕێگەی دیپلۆماسی بخرێتە پێش هەموو شتێکەوە وڵاتانی کەندا و هەمیشە دەست پێشخەر دەبن نێوەنگیر دەبن لەگەڵ ئەوەی کە قوربانی زۆریان داوە بەڵام بەردەوام دەبن لە هەوڵی نێوەنگیرانی خۆیان و خستنە پێشی ڕێگەی دیپلۆماسی بۆ چارەسەرکردنی کێشەکان ئێمە وەکو هاوڵاتیانی وڵاتانی کەندا و دەزانین کە دەستدرێژی کۆماری ئیسلامی ئێران هەمیشە قوربانیەکەی هاوڵاتیانی سادە و مەدەنی بوون هەوڵ دەدەن کە وڵاتانی سادە بکەن ئامانج باش بەڕێز عوسمان ئانجەری شورەڤەکاری سیاسی لە کوێیتەوە لەگەڵ مابووی سپاس بۆ بەڕێستە